شاری سینەمایی غەزالی دەکەوێتە باشووری ڕۆژاوای تارانی پایتەختی ئێران و لەسەر ڕووبەری 100,000 مەتری چوارگۆشە دروست کراوە. بەدەیان فیلم و درامای مێژووی لەم شارە سینەماییەدا بەرهەم هاتوون. دیارترینیان دراماکانی یارانی ئەشکەوت و شەهرەزادن کە بینەری کورد پێیان ئاشنان. بەشێکی سەرەکی شارەکە لەسەر شێوازی کۆنی شاری تاران دروست کراوە. زیاتر لەسەر شێوەی تارانی ساڵانی 20 بۆ 30 سەدەی ڕابردوو. بە تایبەتی تەلارە حکومی و شەقامە بەناوبانگەکان و قاوەخانە و سینەماکانیان لەسەر شێوەی خۆیان دروست کردووەتەوە. بە جۆرێک ئەگەر پیاسەیەک بە شارەکەدا بکەیت وەک ئەوە وایە لە تارانی سەرەتاکانی سەدەی 20 دابیت بە شوێن و کەرەستە و ئۆتۆمبێل و جلوبەرگیشەوە. بیرۆکەی دروستکردنی ئەم شارە بۆ دەرهێنەری گەورەی سینەمای ئێران عەلی حاتەمی دەگەڕێتەوە کە بۆ دروستکردنی فیلمێک کە باسی لە سەردەمی قاجارەکان دەکرد پێشنیاری دروستکردنی شارێکی لەم چەشنەی کردووە. لە ساڵی 1970دا بیرۆکەکەی پەسەند کرا و خودی عەلی حاتەمی بە سەرپەرشتیاری دروستکردنی شارەکە دەستنیشان کرا. بۆ ئەم مەبەستە تیمێکی پێک هێنا بۆ کۆکردنەوەی وێنە و نەخشە و کەلوپەلی کەرەستەی مێژووی و پێویستی شارەکە و دوجاریش بۆ دابینکردنی کەرەستە و پسپۆڕی بۆ دروستکردنی شارەکە سەردانی ئیتاڵیای کرد. لەوێش دیزاینەرێکی شارسازی ئیتاڵی بە ناوی جۆنی کورتینای لەگەڵ خۆی بۆ ئێران هێنا و ئەویش زۆرێک لە ئەزموونەکانی چینەچیتای شاری سینەمایی ئیتاڵیای بۆ شارە سینەماییەکەی تاران گواستەوە. دوجار شارەکە لە ماوەی 15 ساڵدا تەواو کرا و بۆ دەرهێنانی چەندین فیلم و دراما سوودی لێوەرگیراوە. ساڵ بە ساڵیش نوێگەری تێدا دەکرێت. شارەکە تەنیا دیمەنەکانی تارانی کۆن پیشان نادات، بەڵکو بەشێک لە ڕووبەری شارەکە کە 15,000 مەتری چوارگۆشەیە تایبەت کراوە بە ئاسەوار و تەلارەکانی پێش ئیسلام، وەک ئەو خانوانەی کە لە فیلمی مەریەمی پیرۆز و یوسف پێغەمبەر و زەکەریا و کۆشکی هیرود و هەروەها بەشێک لە شاری فیلادلفیای تێدا دروست کراوەتەوە. تەلار و خانوەکان بە گشتی دەکرێن بە 3 بەشەوە. بەشێکیان هی پێش سەردەمی ئیسلامن کە ڕووبەری تەلارەکانی 15,000 مەتر چوارگۆشەیە. بەشی دووەمیش لە بیناکانی سەردەمی ئیسلام دروستکراون کە ڕووبەریان 35,000 مەتری چوارگۆشەیە و ڕووبەری 62,000 مەتری چوارگۆشەش بۆ بیناکانی مێژووی تاران و سەرەتاکانی سەدەی 20ەم تەرخان کراوە. زۆربەی قاوەخانە و ڕێستۆرانت و سینەماکان و کتێبخانە و شوێنە کلتوریەکانی دیکەی تاران لە شارەکەدا باورترین شێوە دروست کراونەتەوە و بە جۆرێک ڕێستۆرانتەکان خزمەتگوزاری لە کەشێکی مێژووییدا پێشکەش بە سەردانیکارانی دەکەن. وێنەگرتن لە تەنیش دیمەنە مێژوویی و ئوتومبێلە مۆدێل کۆن و شەقامەکان و بوونی دەیان گالیسکە و ئەسپ و عەرەبانە گۆشەیەک لە ژیانی ڕابردوو دەهێنێتە سەدەی 21ەوە. جگە لەمەش بەو پێداویستیانی کە بۆ شارەکە دابین کراون، سینەماکاران بە سوودوەرگرتن لە دیکۆرە جوڵاوەکانی شارەکە شوێنی دڵخوازی فیلمەکانیان دروست دەکەنەوە. شاری سینەمایی تاران جگە لە کاری هونەری وەک مۆزەخانێکی مەزن لە ئێراندا سوودی لێوەردەگیرێت و سەرنجی گەشتیارانی بۆ لای خۆی ڕاکێشاوە. ئەو داهاتەی کە لە بەرهەمێنانی فیلم و سەردانیکردنی گەشتیاراندا دەست دەکەوێت لە پەرەپێدان و نۆژەنکردنەوەی شارەکەدا سوودی لێوەردەگیرێتەوە.